خۆشەویستان ئازیزانم کاتتان باش لە هەرکوێیەکەن شاد و سەرکەوتوو بن. خۆشەویستان لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک دکتۆر بورهانی یاسین لە وڵاتی سویدەوە گفتوگۆەکەین لەسەر بابەتی ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوو ئەدەن. گۆڕانکاریەکان لەسەر ئاستی وڵات، لەسەر ئاستی ناوچە و هەرێمەکان، بەتایبەت گۆڕانکاریەکانی باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان ئێماکەینە تەوەری گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر بورهان. کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت، هیوای تەندروستیەکی باشت بۆ خوازین و ئەم کاتت باش. سڵاو بۆ ئێوە و بۆ بینەر و بیسەرانتان کاک. کاک دکتۆرگیان سەرنجت چییە؟ بۆچی باس لەو گۆڕانکاریانە ئەکرێت بەڵام ئێمە جۆرێک لە جۆرەکان وەکو هاوڵاتیەک و دانیشتوویەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەم گۆڕانکاریانە بە شێوەیەکی خێران نابینین، بەڵام شرۆڤەکاران ئێمان وا لێ کردووە کە ڕۆژانە باس لە گۆڕانکاریەکرێ بەڵام ئێمە هیچ نابینین. ئەم گۆڕانکاریانە کامانن کە بڕیارە ڕوو بدەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. سڵاتان لەبێ جارێکی ترکە جارێ بۆ چونێکی تر پیادەکەم بۆ ئەوەی باشتر لە سوورەتەکە نزیک بە ئەو شتانەی کە ئێستا ڕوو پەیوەندیدارە بە کۆمەڵی تر کە لە پێش ئێمەوە ڕووی داوە. من لە قەیرانی کوێیتەوە دەست پێیەکەم کە ئەڕزهەشی زەمین لەرزەیەکی جیۆپۆلیتیکی زۆر گەورە بوو لە ڕاستیە و ئەوە کە عێلاقەی بە کوردەوە هەیە هەمووانەزانی ئەم زەمین لەرزەیە کوردی بە توندی پەیوەندیدار کرد ئەو بەشەی کە بەشەی کوردستان کە لە عێراقا ئەیتر عێراق بەرەو گورزە گەورەیە ئەکەوێت. دوای ئەوە دێین تەماشاکەین 11 سێپتێمبەر ڕووەدا. دوای 11 سێپتێمبەر کەوتنی ڕژێمی دیکتاتۆری ڕووەدا لە وەغا. دوای ئەوە دێین بەهاری عەرەبی دێت. بەهاری عەرەبی زەمین لەرزەیەکی سیاسی زۆر گەورە بوو. ئەوە جێگایەکی ڕەنگە مناسب نەبێت، دەرفەت نەبێت زیاتر لەسەرەوە قسە بکەین، ئەگەرنا ئەوە بۆ خۆی بڵێن ڕووداوێکی یەکجار گرنگە کە ئەکرێت لێرە و لەوێ ئەوەی کە ئێستا ڕوو ئەدا بیبەستینەوە بە بەهاری عەرەبی هەر نەبێ ئەوەی لە سووریا ڕوویدا دەکرێت بە توندی بیبەستینەوە بە بەهاری عەرەبی. دوای بەهاری عەرەبی شەڕی داعشمان هەیە، دوای شەڕی داعش 7 ئۆکتۆبەری پێرارمان هەیە کە ئەوەی لە بینی فەڵەستینیەکان و ئیسرائیل و ئیسرائیل ئێستا لە 6-7 دانە شەڕدایە. ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا ڕوو ئەدەن من پێم وایە بۆ ساڵی داهاتوو گۆڕانکاری زۆر گەورە ئەبن. بەڵام من ماوەیەک پێشی ئێستا شتێکم نووسیە ئەڵێم ئەگەر بێت و ئیسرائیل ئەو شەڕی کە لەگەڵ ئێرانە دەستی پێکرد بە کۆتایی نەگەێنێ، بە دەرەنجامی نەگەێنێەوە و ئەنجامە لە کەوتنی ئێران نەکەوێتەوە، من پێم وایە تەنانەت ئەو دەستکەوتانشی کە ئیسرائیل بە دەستی هێناوە ئەکەونە ژێر هەڕەشەوە لە درێژخایەنە. بەڵێ کاک دکتۆر، ئەو جەنگەی کە باست کرد لە نێوان ئیسرائیل و ئێران، یاخود بڵین ئێران لەلایەک ئیسرائیل و ئەمریکا لەلایەک، هێشتا کۆتایی پێ نەهاتووە؟ پرسیارێکی زۆر جوانە. ئەوش ڕاستیەکەی من لە جێگایە کە ئاماژەم پێداوە ئەڵێم ڕاستە شەڕ وەستاوە، بەڵام جەنگ نازەکەم لێرە دەرفەتی باشە بە پەیوەندی لەگەڵ ئەم بابەتە کەوتنی کۆبنەوە و لە نووسینە ئەوە موت کە ئێران تا کەوتنیە خاوەنی دوو باسکی هێز بوو. باسکێکیان پرۆکسیەکان بریکارەکان ئیتر یەمەنە حزبوڵایە و حەماسە تا ڕادەیەکە سووریایە بەشێک لە حەشدی شعبی عێراقە، ئەوانە ئەو بریکارانە سەرچاوەیەکی گرنگی هێزی ئێران بوون لە ناوچەکەدا. باسکەکەی تریان پرۆگرامی ئەتۆمیە. کاتێ ئێران
ئەو باسکەی تریان کەم یا زۆر لە دەستەدات، حەماس ئەکەوێ، حزبوڵڵا ئەکەوێ، بەشار ئەسەد ئەکەوێ، ئەو وەختە شەڕەکە دێتە بەر دەرگای ئێران و لە ڕاستیدا دوا بڵێن وێستگەی کە بەدەست ئێرانەوە مابێت وەکو کاریگەری لەسەر ناوچەکە ئەکرێت تا ڕادەیەک یەمەن بێت حوسیەکان کە ئەوانش بەرگورزێکی گەورە کەوتن چەند ڕۆژی پێش و ئەکرێت حەشدی شعبی بێ لە عێراقا. ئەوەی من وتومە کاتێک تۆ لە باسکی پرۆکسیەکانە هێز لە دەستەدەیت و شەڕ دێتە بەر دەرگای تۆ و تەنانەت لە تەهران لە 12 ڕۆژی بەردەوامی شەڕا لە نێوان ئیسرائیل و ئێرانە دوای ئەمریکا دێتە ناوەوە، تەنانەت کۆنتترۆلی تەواوی بەسەر تەهرانەوە هەیە، مانای وایە تۆ خەریکە ئێرانیش لە دەستە دەدەیت. ئەوە چی لێەکە ئەوە ئێران بپەڕێتەوە باسکەکەی تر وە جەختەوە لەسەر پرۆگرامە ئەتۆمیەکەی بۆ ئەوەی پیشان بدا لەبەرەوەی باسکەکەی دەرەوە ئەو باسکەی کە لە ناوەوەیەتی نەک هەرتوانێت تەنازولی لێ بکە و نەک هەر ناتوانێت لەسەری ئەمریکا و ئیسرائیل و ئێستا تەنانەت ترۆیکای وڵاتە گەورە فەرەنسا بریتانیا ئەوکایانەوێ و ئەو پێداگیریەی کە ئێران ماوەی ڕابردووە بەسیە دەرەنجامەکەی زۆر بە خراپ خێران بۆ ئەو هەنگاوانەی کە هاوێ پرۆگرامی ئەتۆمیەوە و جەختکردنەوە لەسەری بە تایبەتی لە ئەو بڕیانی ئێرانەوە دراوە پەرلەمانی ئێران بریشیدا ئەوان هەمووی وای کرد کە بە پێچەوە ئیسرائیل و ئەمریکا و ئەوروپیەکان لە یەکتر نزیک بوونەوە بە ئەو هەنگاوانەی کە ئێران هاوێشتی کە شەڕ وەستاوە بەڵام جەنگ کۆتایی نەهاتووە. ئەم جاریان ئەگەر شەڕ دەست پێ بکە ئەچێتە ئاستێکی زۆر مەترسیدارەوە بۆ مەترسی لەسەر ڕژێم خۆی وە کۆتایی پێهێنانیشی ئاستاکو جاری پێشوو و یەکلاکەرەوە ئەبێت تا ڕادەیەکی زۆر. بەڵێ کاک دکتۆر ئەگەر لەم قۆناغەیە ئەم جەنگە بوەستێت ئێران توانایی هەستانەوەی هەیە؟ سەرەوەی ئێران چ بڕیارێکە دائیمان کاک لەسەر دوو ئێران قسە ئێران ڕشاردراوەیەوە ئێمە باس لە پاسەکەی وە پەیوەندی ئەوان ڕاستۆ بە ڕابەری دینی ئایەتوڵا عەلی خامنەئی ئەکەین بۆ خۆی بۆتە دەوڵەت هاوتەری بۆ دەوڵەتە تەقلیدیەکەی ئێران کە باس لە دەوڵەتەکەی ئێرانەکەین سەرۆرانە کە ئەوان زۆر جار بە دووانی یەکێکیان بانی هەناردەکردنی دەوڵەتی ئیسلامی کە کاتی خۆمینی ئەو قسەی داهێنا و کەوتە ناو جێبەجێبەرنیشەوە لە ڕاستیە ئەوەی تریان باس لە گفتوگۆ ئەکا ئەوەیان باس لە پێداگیری ئەکا لەسەر تیرانی پرۆکسیەکان و پرۆگرامی ئەتۆمی باشە و بە زمانی جەنگ زیاتر قسە ئەکا ئەوەی تریان بە زمانی گفتوگۆ و دیپلۆماسی و ئەوانە قسە ئەکا. ئەمە ئیلا لێک زانستیەکانە پێی ئەوترێت دەوڵەتی هاوتەریب یەک لەسەر ئێران بکەین دەبێ ئێرانی شۆڕش یا ئێرانی تەقلیدی لەبەر ئەوە ئەو هاوتەریب لە ڕاستی لە تاقیکی سەختدا چەند خۆی ڕائەگرێ بە فشارەی کە سەری ئەکرێت ئەمە ئاسان نییە وەڵامی بدەینەوە و چەند ئەتوانێ هەستێتەوە بۆ داهاتوو ئەکەوێتە سەر ئەوەی کام ئێران زاڵە بەسەر ئەوەی ترە ئێرانی شۆڕش زاڵە بەسەر تەقلیدیە ئێرانی تەقلیدی و ئیسلاحی زاڵە زۆر باشە کاک دکتۆر با وێنەکە نزیک بکەینەوە بۆ
بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان تا چەند ئەم جەنگە کاریگەری هەبوو لەسەر ئەو باسکەی ئێران کە لە ناو عێراقدا هەبوو و بەهێزبوونی هەرێمی کوردستان لە دوای ئەم جەنگە. ئەوەی پەیوەندی هەیە بە یەکەمیان ڕاستیەکەی جێ سەرسوڕمانە کە حەشتی شەعبی بە تایبەت ئێمە باس لە وەلاییەکانەکەین کە ڕاستەوخۆ سەر بە ئێرانن کەم یا زۆر ئەمانە چاوەڕوانە کرا کاردانە کاتێ سووریا بە شارەسەد ئەکەوێ کاتێ شەرزیکە بێتەوە کاتێ ناو ئێرانەوە بۆ ماوەی 12 ڕۆژ شەو ڕۆژ ئیتان لێ ئەدرێەوە زیانێکی گەورەی پێ بەڵام حەژی کەواتە هەرزوو شتێک ڕووی داوە ئێمە بەرەو پرۆسەی کەوتنی باسکی ئێران لە عێراقیش ئەڕۆین ئەگەر ئیتر بەخۆشی بێت بە مانای لە ڕێگای گفتوگۆ و لە ڕێگای هەندێ و ئەمانە لە ڕووی بوونەژدی شعبی چی بەسەر دێت چۆن ئەکرێ ئەوانە ئەوەتە بە زەبری هێز بە زەبری هێز ئەو وەختە ئیسرائیل هێشتان بە تەواوەتی دەستی نەبردووە بۆ عێراق چونکە عێراق حاڵەتێکی زۆر خاصە بۆ حاڵەتێکی تایبەتیە سووریا حاڵەتێکی تەواو جیاواز بوو عێراق هاوپەیمانی استراتیژی هەیە ڕێکەوتنی استراتیژی هەیە لەگەڵ ئەمریکایە لە 27 خاڵ پێک دێ وەزعی عێراق وەزعێکی زۆر تایبەتیە لەلایەکە تۆ ڕێکەوتنی استراتیژیت هەیە لەگەڵ ئەمریکا لەلایەکی ترە ئیسرائیل چاوی لەوەیە کە ئۆکەی ئەمریکا وەرگێ و پشتگیری ئەمریکا وەرگێ بۆ لێدانی ئەمەڵەکردن لەگەڵ تا ئێستا ئاسان نەبووە بەڵام ئەو جوڵەیە ڕۆژانی دوایی ئەمریکاکانی و لێرە بوو ئەوێ و ئەمانە هەندێک ئاماژەی دا بە عێراق ئیتر هۆیانەی کاک دکتۆر عەفوان یعنی یەکێک لەو خاڵانەی کە یا یەکێک لەو هۆیانەی کە تا ئێستا ئیسرائیل پەلاماری باسکی ئێرانی نەداوە لە ناو عێراقا ئەو ڕێکەوتنە استراتیژەیە کە لە نێوان ئەمریکا و عێراقدا هەیە بەتاکید چونکە ئەمە عێراق جیا ئەکاتەوە لە جێگایەکانی تر لە ئێمن جیا ئەکاتەوە لە سووریا جیا ئەکاتەوە تەنان لە لوبنان جیا ئەکاتەوە لوبنان ڕێکەوتیژی نییە لەگەڵ ئێمە ئەگەر بە وردی بچینە ناو ڕێکەوتنی ئەستراتیژی لە بینی عێراق و ئەمریکا بۆی هەرزوو کە دەرچوو بەندە و تاریکی و ڕێکەوتنە نووسی و یەکێکی تر کە وتارێکی دوور و درێژ و سەرنجڕاکێشی نووسی لەسەر ئەم بابەتە کاک نەوشێروان بوو لە ڕاستیە ئەگەرنا ڕێکەوتنەکە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی بەسەر کووردا تێپەڕیانی کەم یا زۆر بەڵام ئەم ڕێکەوتنە لایەزال ماوە بەڵام کاتی کەمی بەسەرەوە ماوە بۆ یەکلابوونەوەی یا کۆتایی پێهێنان بە هەموو پەیوەندێکی بڵین پۆزتیف کە هەیە لە بینی عێراق دەبێتێتە ژێرباری ئەو داواکە کە لە ڕووی ئیسلامە چەک داماڵین لە حەشدی شعب چەک بکەوێتە دەستی دەوڵەت هەروەکو ئەوەی کردنە ڕوئەدا ئەگەر عێراقەکە وەم پێم وەختیشی زۆر کەمە لەبەر دەستا بەرەو ڕووبوونەوەیەک احتیمالی هەیە ئیسرائیل و عێراق و تەنانەت ئەمریکا ئامرازی ئابووری زۆرە هەیە لەسەر عێراق بۆەوەی بتوانێت بە پشتیان بەڕاستی هەندێک سزای بداتەوە ئەوانە جا لەبەرەوە تەنانەت تەنها بڵێن هێزی ڕق بۆ عێراق بەکار نایە بەڵکو دەکرێت بە هێزی نەرم دەست پێ بکەوە هەندێک ئاماژش دەرچووە بۆ ئەوە بابزانین چی لێ دێت کاتێکا ئێمە باس لە عەفوان کاک دکتۆر لە کاتێکا ئێمە باس لە نەمانی یاخود لاوازبوونی ئەو باسکە دەکەین کە لە عێراقدا هەیە بەڵام ئێستا حەشتی شعبی و گروپەکانی حەشتی شعبی بەنیازن
لە ڕێگەی یاسایەکەوە کە لە پەرلەمان موافقەی لەسەر بکرێ و دەربچێنرێت بکرێنە هێزێکی نظامی عێراقی ڕات لەسەر ئەو یاسایە چیە کە ناوبانگی هەیە بە یاسای حەشتی شعبی؟ وا بکات کە نەبە دڵی ئەمریکایەوە نەبی ئیسرائیلە ئەوە ئەمریکا و من ئاگادار بووم شارێکی زۆری کرد بۆ ئەوەی قسەکردن لەسەر ئەم یاسایە دوا بخرێ و فعلەن دوا خراوە، بەڵام چەند دوا ئەکەوێ بە ئەگەری یەکۆر ئەم پرسە گەرما حکوومەت و پەرلەمانی ئێستا ئەیخەنە مل پەرلەمانی داهاتوو و ئایا ئەو هەموو کاتە ئەمریکا و ئیسرائیل لە ناڕوونیا چاوەڕوانی ئەکەن بۆ ئەوەی هەڵبژاردن لە عێراقا بکرێ و پەرلەمانی نوێ بێ پەرلەمانی نوێ تەوان ماوەیەکی زۆری ئەوێ و ئایا پەرلەمانی نوێ ئەو قانونە ئەچێتە پێش دەستی ڕاستە و خۆ کە دامەزرێ ئەو وەختە ئەم مەسافەیە هەمووی مەسافەیەکی پڕکێشە ئەبێت، ئەو مەسافەیە بێکێشە نابێ. ئەمریکا چۆن تەسەڕفەکە ئەوە نازانم، بەڵام ئەوەی کە من ئەزانم فشاری ئەمریکا وای کردووە دوا بڵە. دکتۆر من پێم خۆشە ئێستا سەرنجەکانت لەسەر هەرێمی کوردستان باس بکەی. ئایا هەرێمی کوردستان تا چەند توانی لەم نێوەندەدا بێلایەنی خۆی بپارێزێ بەرامبەر بەو ڕەوشەی کە هەبوو لە نێوان ئیسرائیل و ئێران؟ ئایا توانی بێلایەنی خۆی بپارێزێ و بێلایەنی چی سوودێکی هەبوو بۆ هەرێمی کوردستان؟ من پێم وایە بێلایەنی باشترە لە دۆخی هەرێمی کوردستان. پرسیارەی بەشی یەکەمی پرسیارەکەیە فعلەن بێلایەن بووە یا ئەو دابەشبوونی دوو زۆنیە و ئەو دابەشبوونی ئاراستەکانی بە زمانێکی ڕاشکاوتر بڵێین پارتی لەلایەک و یەکەتی نیشتیمانی لەلایەکی ترەوە نزیکی یەکەتی لە ئێران. ئەوە لەبیر نەکەین یەکەتی بە کۆمەڵێک کێشەی زۆر بنەمایی گەورە هی خۆی ناوە خۆی و پەیوەندی لەگەڵ پارتیا تێ ئەپەڕێ. ئەمە وای کردووە کە پێویستی یەکێتی لە دۆخێکی ئەو هادا دەستی دەرەکی بە یارمەتی ئێران زۆر زیاتر بێت. لەبەر ئەوەشە من پێم وایە یەکێتی لە ماوە بە تایبەتی ئەو وتارەی کە بافڵ دای بەڕبانی دای لە کۆنفەرەنسی کۆبنەوەی سۆسیال دیموکراتە ئەحزابی سۆسیال دیموکراتی وڵاتانی دوور ڕۆیشت لەوەی کە بۆ یانۆ پێشگیری بۆ مەحوەری مەقاوەمە ئەوە احتیمالە تەنگەژەیەکی نوێ بە ڕووی یەکەتیدا بکاتەوە لە کاتێکە خۆی کۆمەڵێ تەنگەژەی هەیە هەم لە ناوە خۆی لە ناوچەی سەوز هەروەها ئەوەی نەوەی نوێ و بەرەی جەنگی دوو کێشەی دیارن و هەروەها لە ئاستی هەرێم پەیوەندیەکان لەگەڵ پارتی زیاتر سیاستێکی تر بەکار ئەهێنێت، زیاتر بینا لەسەر سیناریۆکان ئەکات و ئەتوانێت چاوەڕێکە بۆ ئەوەی بزانێ ئایا ئەو ڕووداوانەی کە هەن بەرەو کوێ ئەچن. ساغبوونەوەی کورد با شتێکی تر بڵێن، ساغبوونەوەی کورد لەسەر پشتگیریکردنی ئیسرائیل لە قۆناغێکی ئەو هادا هەڵەیەکی گەورەیە، بەڵام ساغبوونەوەی کورد لەسەر ئەوەی کە پشتگیری لە ئێران و ئەمانە بکە و زمانی مەحوەری مقاومە قسە بکە، ئەمەش هەڵەیەکی زۆر زۆر گەورە. پێم وایە خۆپارێزی هەرێم خۆپارێزیەکی ئیجابی بڵێین یاشترین ڕێگایە لە دۆخی هەرێمدا. بەڵێ کاک دکتۆر گۆڕانکاریەکە چەند لە بەرژەوەندی کووردە بەگشتی بۆ ئەو دوو دەسەڵاتەی کە ئێستا کورد هەیەی لە ڕۆژاوای کوردستان و لە باشووری کوردستان؟ هەما پرسی باشە لە باشووری کوردستان ئەو پەیوەندیە خراپەی کە هەیە لە بینی یەکەتی و پارتی ئەتوانێت پشتکێن بێت.
ئەتوانێت ئاکامی بێ لە هەندێک بڵین ڕووداوە کە حزوری کورد تێیدا زۆر گرنگە بۆ هەیە کورد ناتوانێت بە یەک دەنگ بە یەک بڵین چارەنووس ئامادە بێ لە ڕووداوەکانە ئەم دابشبوونەی کە هەیە لە وەختێکی زۆر خراپە هاتووە و ئەو دابشبوونەشی کە هەیە من پێم وانیەوە بە ئاسانی چارەسەرە بێت دیارە ململانێ مێژوویەکانی بینی پارتی و یەکەتی ئێستا گواستراونەتەوە بۆ نەوەیەکی نوێ ئەو نەوەیە نوێیە من پێم وایە توانای ئەوەی هەیە دۆخەکان خراپتر بکە باشتر بکە لە سەرەتادا بۆ چوونەکەوا بوو کە نوێ ئەتوانێت بە فکرێکی نوێاتەوە ئەمانە بەڵام ئەمە خۆشببینیەک بوو کە لەگەڵ وەختی خۆیان ڕۆ ئێستا ئێمە لە دۆخێکی ئەوهاداین کە نەوەی نوێ ئەموری سیان بەدەستەوەیە و لەوە ئەچێت کە ئێمە بە ئاس نەتوانین ئەم دۆخە تێپەڕ بکەین هێزی سێمیش لەوێ نییە بۆ ئەوەی بتوانێت پارسەنگی هێز بگۆڕێ و دۆخێکی باشتر بێنێتە گۆڕێ ئەوەی کە عیلاقەی هەیە بە ڕۆژاوای کوردستان قوربان من حەز دەکەم ئەوە لە ساڵی 2014 مەلە لێ کۆڵینەوەیەکدا باسی ئەوە کە پەیوەندی بەکەکە بە خۆراوای کوردست بە ڕۆژاوای کوردستان ئەتوانێت شیرێکی دووسەر بێت شیرێکیان یارمەتیدەری ئەو پارچەیە بێ بۆ ئەوەی دژمنەکەی ببڕێ بەڵام شیرێکی تریان ئەتوانێت بارگرانایی بێ و خودی ڕۆژاوای کوردستان ببڕێت ئەو پرۆسەیەی کە پێی ئەڵێن پرۆسەی ئاشتی کە من بە هەرگیز پێی ناڵێن پرۆسەی ئاشتی لە تورکیا بەڵکو دوو زمانی کورد پرۆسەی ئاشتیە زمانی دەوڵەتی تورکیا ڕسایی هێنە بە تێرۆر ئەوەی کۆتایی هێنان بە تێرۆر ئەوەی من بزانم هۆکارێکی زۆر گرنگشتی ئەوەی کە تورکیا ئەم دەست پێشخەریە بکات ئەم جوڵەیە بکات بە تایبەتی باخچەڵی بەڕاستی ئامانجەکە ڕۆژاوای کوردستانی کە ئەوان پێی ئەڵێن هەڕەشە بەڵام لەوە ئەچێ ئێمە ئێستا نزیک بووینەوە لە مەحەک لەوەی کە ئەگەر پاکەکە دەسەڵاتی نییە بەسەر ڕۆژاوای کوردستانە کەواتە ئێمە وەکو تورکیا بە شێوەی خۆمان تەعاملی لەگەڵا ئەەکەین و من پێم وان بڕیارێکی ئەوها ئەگەرچی ئەمریکا لەم حسابی بۆ ئەکرێ لەو من پێم وایە پەکەکە ئەگەر بێت و سێبەری خۆی کەمێ سوکترکە لەسەر ڕۆژاوای کوردستان زۆر بە خزمەتی ڕۆژاوای کوردستانە بێ بەڵام ئەگەر بێوە ڕۆژاوای کوردستان بەکاربێنە بۆ یەکلاکردنەوەی ململانەکانی لە تورکیا من پێم وایە ئەمبارە بە ڕۆژاوای کوردستان هەڵناگیرێ چونکە لە دۆخی ئێستادا کۆمەڵێ بارکەوتۆتە سەرشانی کۆمەڵێ مەسئولێتی قورسکەوتۆتە سەرشانی ئەوەی پەکەکەشی بێت من پێم وایە دۆخەکە خراپترە بێ باشتر نابێت لەبەرەوە ئێمە دۆخێکی زۆر لە لووتکەن بۆتەوە بەڵام کاک دکتۆر سەرنج چییە لەسەر پرۆسەی ئاشتی لە تورکیا بۆ ئەوەندە بەخاوی بەڕێواچێ ئەو و ئایا ئەردۆغان ئەم بابەتەی وەکو کەرەستەیەک بۆ بەدەسێنانی مەنسەبی زیاتر مانەوەی زیاتری لە دەسەڵات بەکارەهێنیان پرۆسەیە یاخود بەڕاستی مەبەسێتی پرۆسەی ئاشتی لە نێوان کورد و تورک چێ ببێ قوربانگیان بۆ ئێمە باس لە تورکیا بکەین دائیمان هەروەکو عەرزم کردن لە بەشی ئێرانە دەبێ باس لە دوو دەوڵەتی تورکیا دەوڵەتی ڕسمیمان هەیە و دەوڵەتی قوڵمەشتر طبعاً عیلاقەیەکیش هەیە لە بینی دەوڵەتی قوڵە ئەوەی مەهەپا بڵێن باخچەلی معلومەوە ساڵانێکی یەکجار زۆرە پەیوەندێکی ڕاستە و خۆیان بە دەوڵەتی قوڵەوە هەیەەوە دەوڵەتی قوڵ پێکهاتەیەکی زۆر ئالۆزەکە لێرە کاتی باشمان نییە لەسەری قسە بکەین با قسەیەکی تر بکەین کاک ئیسماعیل
من 25 ساڵ پێشوی ئێستا ساڵی 2000 ڕێک وتارێکی زۆر درێژ بە 5 بەش بەڵاوم کردەوە لەسەر پەکەکە و مەسلەی چەکدانان بە ناوی شکست و سیاسەتی گۆڕینی شکست بە سەرکەوتن. تۆ شکستت هێناوە بەڵام هەوڵە دێ ئەم شکستە بکەی بە سەرکەوتن، ئەمە تێچووی سیاسی هەیە. ئەم هەوڵە 25 ساڵە بەر لەو وتارەدا 5 ساڵ بەر لە ئێستا ئەڵێم 5 هۆ هەیە بۆ ئەوەی کە دانانی چەک لەلایەن پەکەکەەوە ئاسان نابێت. دەوڵەتێکی ئەقلیمی هەیە کە زۆر حەزەکە و پێی باشە ژەوەندی ئەوە کە پەکەکە لەو ناوچەیە بمێنێتەوە و هێزێکی چەکدار سەر ئێرتیا. ئەگەر ئەم قسەیە بۆ 2000 ڕاست بێ بۆ 2025 دەجار ڕاسترات، چونکە بۆ ئەوە تورکیا هەستەکات بڵین ئێران کات تورکیا خەنجەرێکی لە ژهراوی لە پشتیداوە لە سووریا و هاوپەیمانەکەی خینا و دووەمیشان ناوهێزی هەیە زۆر نایەوێت ئەم سەرێشیە کۆتایی بێ، ئەم چەکدانانە سەر بگرێ. لە ناو پەکەکەشە هەمووی یەک ئاراستە نییە، ئاراستەیەک هەیە کە زیاتر باوەڕی بە و مانەوەی چەکە لە دەستی پەکەکە ئەوە لە 1970ەوە هەر هەبووە ئەو حاڵەتەوە، ئێستاش بەردەوامە. ئەگەر چی قسەی ئۆجەلان یەکلاکەرەوەیە، بەڵام کێشەی گەورە ئەوەیە بەڕاستی ئەوەی کە تورکیا چاوەڕوانیەکی زۆر زۆر زیاتری هەیە لەوەی کە کورد پێی بکرێ بیدات. بۆ تورکیا ئەوێ پەکەکە چەک دابنێتەوە لە بەرامبەری شا هیچی نەداتێ. ئەمە لە دنیا شتیوە و ناکرێت، یانی هەرێک ساڵە لەو شاخ ئەو هەموو زیاسەن هەموو زیانەی بەرکەوتووە تۆ وێ چەکەکە دانەی بەبێ ئەوە شتێکت دەستکەوتو بێ قورسە. ئەگەر چی خیتابی ئۆجەلان زۆرتر نزیکە لەو حاڵەتە لە ڕاستیە، یعنی ئەوەی ئۆجەلان لە نامەکەی خۆی 27 باسی ئەکات دووسێ شتی زۆر زۆر خەتەرە. یەک لەوانە ئەڵێ کردنی سەر بەخۆی کۆنفیدرالی فیدرالی حتى مافی کولتوری ئەوە زێدەڕۆیی ناسیۆنالیستین، یعنی تەطەڕفی قەومیە. ئەو باسی گۆڕانکاری کۆمەلگا ئەکات، یعنی کۆمەلگای بە ئامانج گرتووە، بەڵام لە زمانی یاسای نێونەتەوەیی کۆمەلگا هیچ جێگایەکی نییە. ئەوەی کە جێگای هەیە نەیشنە نەتەوەیە پیپڵە میلەتە باشە، بەڵام ئەگەر بیتە دەرەوەی ئەم دوو بڵین چەمکی کۆمەلگا بە کەڵکی هیچ نایە لە یاسای نێونەتەوەی. بۆ معنایە تۆ چەمکێکت هێناوە کە بەڕاستی هەڵگری هیچ نییە. ینی کۆمەلگا چی؟ کۆمەلگا یعنی چی؟ لەبەر ئەوە من پێم وایە ئەوەی کە لەو نامەیە ئەمە سەفرکردنەوەی کێشەی کورد زۆر قورس بێت، بەڵام لە ئەنگری ئەوەم کە بەڵێ نامەکەی ئۆجەلان 27 یعنی بڵێ پێم خۆشە تەواوی کەی فکرەکەت بگەێنی سەبارەت بە نامەکەی ئۆجەلان و بابەتی قەومی. سفرکردنەوەی داواکاریە نەکان، چونکە عەرزم کردن ئەو ئەیژمێرە لەسەر پێدادێ لە کۆنفیدرالیا تێپەڕێت، لە فیدرالیا تێپەڕێتە مافە کولتوریەکان تەنانەت ئەڵێ ئەمانە هەمووی زێدەڕۆیی نەتەوەین، تەطەڕفی قەومین. خاڵێکی تریان کە لە نامەکەدا هاتووە کە من پێم وایە زۆر خەتەرە و کەمتر قسەی لەسەر کراوە، ئەوەیە کە باسی ئەوە ئەکات ئەڵێ بوو لە تورکیا نەوعێک دانپێدانان بە کوردەکانە هەبوو، بواری کاری سیاسی هەبوو، ڕیال سۆسیالیزم کەوت. ئەو قسانەی ئۆجەلان هیکەیە باسی چیەکات؟ باسی 90 کات. ئەڵێ لەو کاتەوە پەکەکە خۆی دووبارە ئەکاتەوە، یعنی لە 90 ئەمە زۆر گرینگە. وەختی خۆت دووبارە ئەەکەیتەوە لەمە هەموو ساڵەیە باشە، بەو مانایی بەڕاستی خەواتەکەی تۆ لە زیادە بووە. ئەمە یعنی ئەو زمە ئەم نامەیە
پێنووسراوە بەڕاستی بۆ ڕازیکردنی و کورد نەخەباتەکەی زۆر بە هەند وەرگیراوە و نەداوا کاریەکانی بە هەند وەرگیراوە. لەبەر ئەوەشە من عەرزتان کەم باوەڕم وایە کە ئەم پرۆسەیە ناگاتە نەتیجەی کۆتایی و یەکێک لە تاقیکردنەوەکانی ئەم پرۆسەیە ڕۆژاوای بێت. ڕۆژاوای کوردستان بە وێریەکەوە بێ کاکە تۆ کێشەکەی تۆ لە باکوور جیاکەرەوە لە کێشەی ئێمە بارێکی قورسمان لە سەرشانە، باری تر ناتوانین بخەینە سەرشانی خۆمان. و قسەیەکیش کە ئۆجەلان لە ڕۆژانی دواییدا کردوێتی ئەوەیە کە ڕۆژاوای کوردستان بەکە بە هێڵی سوور کەواتە جیایەکاتەوە بە شێوەیەک لە شێوەکان و ئەم جیاکردنەوەی زۆر حەکیمانەیە و دەبێ بکرێەوە پێویستە بکرێ بەڕاستی. ئەگەر جیانەکرێتەوە من پێم وایە باریز ڕۆژاوای کوردستان ئەوەندە قورسە بێت کە لە داهاتوودا کێشەی زۆر زیاتری بۆ دروستە بێت. بەڵێم کاک دکتۆر من بە پێچوانەوە تێگەم کە ئۆجەلان و بەرپرسانی پەکەکە باز لەواکەن کە ڕۆژاوای کوردستان هێڵی سوورە، یعنی وەکو ئەو تەلەفۆزەی کە جەنابەت بەکارەت هێنا تا ئێستا بارە قورسەکە لە سەرشانی ڕۆژئاوا ماوە، ینی پەکەکە تا ئێستا قورسایی و کاریگەری لەسەر ڕۆژاوای کوردستان ماوە. من هێڵی سوور بەم شێوەیە تێگەم. جەنابەت ڕاچیە؟ ئەمە تێگەیشتێکە جێگای خۆیەتی، بەڵام من تێگەیشتێکم بۆ کردووە وەکو ئەوەی کە ئیتر ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان بەدەست هاتووە دەکرێ ئەگەر چی ئەوەی لە ڕۆژاوای کوردستان لە ڕووی سووریەوە لە ناو سووریا بە ئیمتحانێکی زۆر قورسە تێپەڕی ڕۆژاوای کوردستان لە کاتێکە دەرووزی سربەخۆیی ئەکات. و من طبعاً دەمێکە لەسەر دەرووز لێکۆڵینەوەیەکم بڵاو کردەوە کە هێشتا زۆر زوو بوو، ماوەیەکی کەم دوایکەوتنی بەشار ئەسەد بوو. لەوەیە کۆمەڵی سیناریۆم ڕسم کردوەیەکی لە سیناریۆکان ئەوەیە کە دوورمەودا ئیسرائیل چاوی لەوە بێت کە بە ناوی یەکخستنەوەی درووزەکانی ئیسرائیل و درووزەکانی سووریا ئەم ناوچەیە بخاتە سەر ئیسرائیل یا بە ناوعێک پەیوەندیداری بکات کە پەیوەندی لەوە زۆر زیاتر بێت لەوەی پەیوەندی بەوە هەبێت. عەلەویەکان کاک دکتۆر باسی سربەخۆییش ئەکەن لە پێک هاتەکانی تر با سربەخۆیی بکەن ناکرێتەوە بڵێ لە مرکزی چکاتەوە لەوانی تر. ئەو وەختە دوورمەودا ئەگەر ئەم خطابە بەردەوام بێ و خطابی ئەوانی تریش ئەوها بەردەوام بێ بە خۆجیاکردنەوە لە دیمەشق، من پێم وایە کێشەیەک بۆ ڕۆژاوای کوردستان دروستە بێت. بەڵام لە کۆرسی عەبدوڵڵا ئۆجەلان لە لامەرکزی زیاتر تیای نییە، یعنی لامەرکزی زۆر زۆریشە، چونکە ئەوە باسی ڕێخستنی کۆمەلگای کوردیە کە زیاتر نا باسی نەتەوە و میلەتی تیای تەراجعێکی زۆر خەتەرەوە. ئەگەر ئەم تەراجع بەردەوام بێ ئەکێ لە زەربە کوشندەکانی کە بەردی کەوتووە لە مەودایکی زۆر دوورە. کاک دکتۆر زۆر زەحمەتمان دایداوای لێبوردنەکەین، بەڵام ئێمە یەک پرسیاری دیکەمان هەیە زۆر بە کورتی ئەگەر سەرنجێک کرد لەسەری هەبێ. دوێنێ بەڕێز کاک مەسعود بارزانی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە پاریس بوو و لەوێ چەند مناسبەی بەڕێوە برد. لەوێ لە گفتوگۆکردنیان لەگەڵ هەندێک لە ڕاوێژکار و شرۆڤەکارە سیاسیەکان باسی لەوە کردووە کە مژدەی خۆش بەڕێوەیە. تۆ چی ئەزانی لەسەر ئەم مژدە خۆشە و مژدەیەکی خۆش بێ بۆ باشووری کوردستان؟ ئەزانی ئەو پەیامانە وەڵا ئەو ڕاوێژکارە من هەندێک بە تەحەفوزەوە قسەی لە سەرەکەم بەڕاستی، چونکە ماوەیەکی یەکجارخەوت نازانم چی ماوە و ئەم قسانە هیچی بەڕاستی ئەساسی نییە و بنچینەی ئەوەی مەسعود بارزانی قسەی کردووە ئەمەشی وتووە و ناڕازیشە لە دۆخەکە، یعنی
من پێم وانە مەسعود بارزانی هیچ شتێکی پێ بێت بۆ سان کە لەو سەفەرەیە ئەگەڕێتەوە. مەسعود بارێکا زۆر توانایی باشی هەبووە ئەوی هەڵە تێگەیشتن لە ڕەوڕەوەی مێژوو و ئەو کارێک کە ئەیکا بۆ خۆی ئەیکا بەڕاستی بەندا زۆریشم کردووە لە سەر داگیرکردنی مێژوو. ئەو سەفەرەی ئەو بەشێکە لە داگیرکردنی مێژوو کاتێ تۆ چەمکی پێشمەرگەت داگیر کرد، مێژووشت داگیر کرد، ئەمڕۆشت داگیر کرد، داهاتووشت داگیر کرد. لە ناو وشەی پێشمەرگە شەرعیەتێکی زۆری مێژووی هەیە و شەرعەتی مێژووی بەکاردێ لە ڕاستیە. لەبەرەوە من پێم وایە ئەو سەر ئێشەیە کە مەسعود بارزانی لەو سەفەرە هەیەتی بەشێکە لە ئەوەی کە من لەسەریشم نووسیەوە بە تایبەتی لە کتاب کورد و دوانەی مێژوو سیاست لەمخەیە هەندێک بەورتر لەسەر داگیرکردنی مێژوو نووسیومەکە من پێم وایەکی لە پرۆژەکانی و هەر لە پێشینەکانی مەسعود بارزانیە و گەنجگا بەشێکە لە مەشروعی مێژوو. زۆر سپاس دەکەین بەڕێز کاک دکتۆر، کاتمان لە جەنابەت گرت، هیوای تەندروستێکی زۆر باشت بۆ خوازین، هیوادارین لە داهاتوە بتوانین گفتوگۆی زیاتر بکەین و چەمک و مەفهومەکان زیاتر ڕوون بکەینەوە. زۆر سپاس بۆ جەنابەت جارێکی دیکە. خۆشحاڵ بووم کاسمەرگە سەرکەوتوو بووم. زۆر سپاس بۆ جەنابەت. خۆشەویستان ئازیزان، گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر بورهان کۆتایی پێهات کە قسەکردن بوو لەسەر ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو ئەدەن، بە تایبەت گۆڕانکاریەکان و زوومی گۆڕانکاریەکان لەسەر باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان. بمێنن بەخێر، هەر شاد بن.